ئەمریکا کورد دەخاتە بەردەم دوو بژاردەی مەترسیدار و داوا دەکات خۆی یەکلا بکاتەوە. بڕێد مەکگۆڕێک لەبارەی پرچەکردنی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاتە دەنگ. هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان دەگاتە لووتکە. بارپرسێکی باڵای کورد بە ڕۆژنامەی واشنتن پۆستی ڕاگەیاندووە ترامپ لە پەیوەندیە تەلەفۆنیەکەی لەگەڵ سەرکردایەتی کورد پەیامێکی زۆر ڕوونی ئاراستە کوردون و توویەتی پێویستە کوردەکان لایەنێک لەم شەڕەدا هەڵبژێرن، یان دەبێت لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بن یان لەگەڵ ئێران بن. ئەم هەڵوێستە نوێی واشنتۆن ئاماژەیە بۆ توندبوونی ململانەکان و شارخستنە سەر تاران لە ڕێگەی هێزە کوردیەکان و هاوپەیمانە ناوەخۆیەکانەوە لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا. تاوکو ئێستا حکوومەتی هەرێم و پارتی و یەکێتی بڕیاری بێلایەنبوونیان داوە هەرچی لایەنەکانی ڕۆژهەڵاتە بە شێوەی سەرەتایی ئامادەن جوڵا لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن بە ئومەرجەی لە پشتیوانی ئەمریکا دڵنیابن کە لە داهاتوو پشت لە کورد ناکات. بڕێد مەکگۆڕێک نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ شەڕی داعش ڕاگەیاند کورد دۆستی ئەمریکان، بەڵام دۆخی ئێران فرەیی لایەنە کوردیەکان دەبێت ڕەچاو بکرێت. مەکگۆڕێک ڕاگەیاند کە کوردانی عێراق دۆستی نزیکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان و لە زۆر بواردا هاوکاریەکی کاریگەریان لەگەڵ واشنتن هەیە، بەڵام ئاماژەی بەوەش کرد کە دۆسیەی کوردانی ئێران ئاڵۆزترە. ئەمەش بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و ئەو سنوورە درێژەی لەگەڵ وڵاتی تورکیا هەیەە و فرەیی لایەنەکان سەرڕای ئەوەی لە هاوپەیمانێتیەکی کوردستانی کۆبوونەتەوە. بەڵام هەر هاوکاریەک پێویستە زۆر بە وریایی بکرێت و ڕەوشەکە بە تەواوەتی هەڵبسەنگێنرێت. ئەو دیبلۆماتکار ئەمریکی ستایشی ئازایەتی کوردانی کردووتی کوردەکان گەلێکی مەزن و شەڕڤانی قارەمانن، بەڵام هێشتا ڕوون نییە کە ئامانجەکان لە ناوخۆی ئێراندا چی دەبن. ئەمڕۆ لە شەشەمین ڕۆژی هێرشی هاوبەشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر بارەگا سەربازیەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام بوو. لەم چوارچێوەیە بنکەی پۆلیس و بارەگای سوپای پازارانی، شارۆچکەی سەعدی سەر بە پارێزگای سنەڕوخا، هەروەها بنکەی بەسیس، پۆلیس و بارەگای ئیمام عەلی، بنکەی پاسەوانی سنوور و یەکەی پۆلیس لە پارێزگای ورمێکرانە ئامانج. پاشان دوو موشک لە دەوروبەری بنکەی پۆلیسی 12 لە ناوچەی شەشی بەهمەنی کرماشان کەوتون، هەمان ئەو ناوچەیە کە دوێنێ کرایە ئامانج. هاوکات بارەگای فەرماندەیی فەرازای سەر بە سوپای پازارانی ئێران لە شارۆچکەی نۆڕ ئابادی سەر بە پارێزگای نورستان هێرشێکی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا کراوەتە ئامانج و بەشێکی بیناکەی ڕووخاوە. ستراتیژێتی ئەمریکا کۆتایی هێنانە بەتوانە سەربازیەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی دەستپێکردنی جوڵەی سەربازی زەمینی لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵات.